ئەگەر بمانەوێت ئاشنابین بە فەرهەنگ و مێژووی هەر میلەتێک دەبێت فیلمەکانیان ببینین. لە پرۆژەی فەرهەنگسازیدا سینەما پێداویستێکی حتمیە، لەبەرەوەی فیلم و سینەما تەنها ڕووداوەکان پیشان نادەن و نایانگێڕنەوە، بەڵکو کاری سینەما گەڕانە بەدوای ئەو پرسیارانەی پەیوەستن بە شوناس و ڕابردوو داهاتووی هەر میلەتێکە. گەلێکی وەک ئێمەی کوردیش نابێت پشتگوێی بخەین. لە وڵاتە پێشکەوتۆکاندا سینەما هەمیشە بەشدارێکی بەرچاوی هەبووە لە دروستکردنی تاکی تەندروست و خاوەن ئیرادەی نەتەوەیی و کۆمەڵگەیەکی هۆشیار. هاوتەریب سینەما جگەلەوەی هونەرێکی گەورەیە، پیشەسازیەکی بەهێزیشە بۆ سەرخستنی ئابووری وڵات. دروستکردنی ئەم بەرنامەیەش هەوڵی ئێمە دەبێت لە پێناو پۆلێنکردن و بنیادنانی فیلم و سینەمای کوردی. من سەروەر محەیدین. سڵاو ڕێز، فەرموون لەگەڵ ئەڵقەیەکی تری پرۆگرامی سینەما 24. بۆ ئەم بەرنامەیەش میوانداری بەڕێز کاک پەرویزمان کردن. کاک پەرویز بەخێربێ. سپاس بۆ جەنابتان و تەلەڤیزیۆنی کوردستان 24 بۆ پێکهێنانی ئەم بەرنامە کە بەڕاستی بەرنامەیەکی شیاو و بەجێگەیە. پەرویز ڕۆستەمی سینەماکاری ڕۆژهەڵاتی کوردستان لە هەورامانی تەخت لەدایک بووە، لە زانکۆ نیگارکێشی و هێڵکاری خوێندووە، با فۆتۆگرافی هاتۆتە ناو جیهانی سینەما و زیاتر سەرخاڵی فیلمی دۆکمنتەریە و لە چەندین فستیڤاڵی جیهانی بەشداری کردووە و خاوەن چەندین خەڵاتی ناوخۆی و دەرەکیە. ژمارێک لە بەرهەمەکانی بریتین لە فیلمی پێڵاو، چریکەیەک بۆ ڕووبار، هیواکان لە ناو بەفردا دەمرن، پامچاڵ، خوانێک بۆ شای ڕۆحەکان، زستان تەنیانیە، مێلۆدی بەرد، پەنجەرەی ژیان، کۆنە هەواران و چەندین فیلمی دیکە. لە زیاترین کەناڵە تەلەڤیزیۆنەکانی ئێران فیلمەکانی نمایش کردووە. خەڵاتی باشترین دەرهێنان و باشترین توێژینەوە لە ناو کارنامەی هونەری ئەم سینەماکارەدایە. ژمارێک خەڵاتی لە دەرەوە و ناوخۆی وڵات وەرگرتووە. ئەمەوێ قسە لەسەرەوە بکەین کە پەرویز ڕۆستەمی ناسراوە بەوەی کە زیاتر کار لە فیلمی دۆکمنتەریەکە و لە دۆکمنتەریشە هەورامانی هەڵبژاردووە، شوێنی کارەکانی زۆربەی کارەکانی هەورامان. ئەمە چۆن بوو و بۆ؟ هەرکەم لە ئێمە لە کوردستانە لە جغرافیایەکە بە دنیا هاتوین و لەگەڵ ئەو جغرافیا گەورە بووین و ژیانمان کردووە. ئیسا لەگەڵ خەڵکانی ئەو ناوچەیە یا ئەو جێگەی کە بە دنیا هاتوین و لەگەڵ تەواو ئەو ئیسا مەراحلەی کە لە ژیانمان نابووە لە سەردەمی مناڵیەوە تا ئینکە سەردەمانێکە گەورە بووین و تەواو ئەو شتانەی کە لە دەورانی مناڵیە سەردەمی مناڵیە تەجربەمان کردووە لەوێوە لەگەڵی گەورە بووین. ئیسا لە دابوونەریتەکانەوە لە ئاینەکانەوە لە ئەو مەباحسەی کە بیشتر ئەمڕۆ لە کۆمەلگای کوردیە بەتایبەت ناوچەیەکە من لەوێ ژیاوم بە ناو هەورامان. بەڕاستی هەمووی ئەمانە زمینەیەکی فراهم کرد، بنەمایەکی دروست کرد بۆ من کە دواتر واردی مەقولەیەک بە ناو مەقولەی سینەمای مستەنەد بم کە بتوانم لەو زمینە ئەو شتانەی کە تەجروبەی زیستی من بووم، تەجروبەی ژیانی من بووە لەو ناوچەیە بیتێرمە بەر دووربین و بە زوان و ئەدەبیاتی سینەما بۆ مخاتەبی خۆم تاریفی کەم. لۆکیشن چیرۆکە بۆ دروستەکە یاخود خودی چیرۆکەکەیە ئەیبیتە لۆکیشنەکە یان نەخێر هەردووچیان پێکەوەن؟ لۆکیشن جێگایەکە معموڵەن کە تەواو ئەو شتانێک کە تۆ بە چاو ئەیبینی، تەواو شتانێک کە ئیسا لە ترێقی ئیسا خوێندنەوە، لە ترێقی ئەو شتانێک کە بیستوتە وەکو چیرۆک لە دەم باوە و باپیرانەوە و بەشێکی ئەمەیە کە وەکو ئەوەی کە تۆ لۆکیشن هەڵبژێری و مۆزوعات و یا ئەو خاڵانەیە کە گرنگە بۆ تۆ لە دنیای تۆ گەورە بن و دواتر
بە نوعێک حەزەکەی ئەمانە لەگەڵ مخاتبی خۆتە بە شتێکدا دابنیشی پێکەوە بیبینن و لەسەری قسە بکرێت و ئەنجار ئەرزش و جایەگای ئەو خاڵانێک کە تۆ هەڵەیە بژێری هەڵەگەڕێتەوە بۆ ئەو جۆگرافیایە ئەو لۆکیشنە. بەڕای من لۆکیشن ئەتوانێت یەکێ لەو جەرەقانە بێت کە دۆکومنتکار یا فیلمساز هان بات بەرەوەی کە هەڵگەڕێتەوە بۆ مێژوو هەڵگەڕێتەوە بۆ ئەو دابوونەریتانەی کە توانیانە مێژووی کورد شکڵ بن، مێژووی کورد دروست بکەن. و ئەمە بۆ منی کورد بەڕاستی زۆر جێگای گرنگە کە ئەوەی کە کوێ هەڵبژێرم وەکو لۆکیشن کە بێم بتوانم تەواو ئەو شتانەی کە گرنگە لە بواری ئیسا کولتوریۆ لە بواری فەرهەنگیۆ بتوانم بیکێشمە بەردووربین و بە ڕەوایەتێک کە بتوانێت ئەو ڕەوایەتە حتا فەراتر لە مەرزێکی مشخص وەکو کوردستان بێت لەگەڵ مخاتبی غێرە کوردیچە حتا بیتیرم و بەیانی بکەم و بەدەستێری بکێشم. بڵێ هەڵبەت ئاسان نییە و زەحمەتە کە پێناسەیەکی دیاریکراو بۆ دۆکمنتەری یا بەڵگە فلم بوترێت چکی زۆر ئالۆزە. بەڵام ئەوەی کە هەیە بەیسکەکەیە ئەساسیەکان بنچینەیەکان ئەوەیە کە شوێنی ڕاستی چیرۆکی ڕاستی کەسی ڕاستی و تۆ لەم شوێنەیە کە هەڵبەت ژیانەکەیت بۆ پێی کە تۆ لە هەورامان کارەکانتەکەی و خۆشە نزیکە ژیانە لێەوە تا چەندێک ئاسانکاری بووە بۆ ئەوەی کە تۆ چیرۆکی ڕاستی لە شوێنی ڕاستی لەگەڵ کەسی ڕاستیا بجێڕیتەوە بیکەی بە فلم. پێشەوەی کە جواب سوالەکەی جنابەت بمەوە زاتەن خۆم بنیامێکم زۆر حەز بە مێژوو کولتور و دابوونەریت و ئاینهایە کە توانیانە بەشێک لە مێژووی من وەکو کوردێک دەرحاڵ لەم مەقتەیە زەمانیان بێت توانیمە لەمانە ئێلهام بگرم لەمانە کەڵک وەربگرم بۆ ئەوەی کە بتوانم قسەی خۆم داستانی خۆم چیریک و خێمی پێ بگەڕمەوە. ئەبێ شناختێکی ئیسە بابێژین کۆمەڵ ناسانە و دەروون ناسانەی سەبارەت بە کۆمەلگای خۆی بێت و توانی بێتی لە تەواو ئەو جێگانەی کە پێویستە لەگەڵ خەڵک هەڵسوکۆت بکات ژیان بکات تەواو تەوەرانەی کە ئیسە زۆر گرنگە بلای ئەمە وەکو مۆزۆیەکی دۆکۆمنتاری لەگەڵ ئەمانە ژیاو بێت واقعاً لەلایەکی شۆ ئاشنایی لەگەڵ مەباحثێک وەکو جوانناسی لە سینەما کە چۆن تۆ بتانی مۆزۆعێک یا چیرۆکێک کە لە نێو سەدان ساڵە ئەتفاق کەوتووە لە جۆگرافیایەک وەکو مەسەڵان هەورامان تۆ بێری ئەمە بە فەن و بە ڕوانگایەکی جوانناسیەوە ڕەوایەتێکی بۆ مخاتب. لەواقع سینەما خۆی زوانێکەوە ئەبێ ئەمە لە ئوسوڵ و قەواعدی ئەوەڵی ئەم زوانە تێبگەین. زۆر کەسمان هەیەوە لە زۆر جێگا ئەمە بینین فیلمی دۆکومنتاری دروستە بێت بەڵام بە خاترێ نەبوونی سەوادێکی ئاکادمیک لە بواری بەسەریە و لە بواری جوانناسیەوە ئەبینین ئەو کارە لە دوای ماوەیەکی کورد لەبەر چاوەکەوێ و هیچ وەخت بەڵام نابێنرێت. بەڵام خۆ بوونی نگایەکی ئاکادمیک نگایەکی جوانناسیانە و شناخت لە مۆردێ مەباحثێ هەم فەنی لەباری تۆلیدە و هەم مەباحثێکی هەڵەگەڕێتەوە بۆ ناوڕۆک و محتەوای ئەو مۆزۆعە ئەو مژارەکە تۆ هەڵیە بژێری دەتوانێت ئەسەرێک بخولقێنێکە لە تولی زەمانە هیچ وەخت ئەو ئەسەرە کەم ڕەنگ نەبێت و دەتوانێت هەتا سەنەدێک بێت بۆ داهاتوو کە نەسڵی داهاتوو بتوانێت ڕجۆی پێ بکات و مناجای پێ بکاتەوە بتوانێت کەڵکی لێوەرگێت. بەڵێ زۆر سپاس دەستخۆش بابەتێکمان ئامادە کردووە ئەچینە لای ئەو بابەتە و دوایی بەردەوامبین لە گفتوگۆکان فەرموو. لۆکیشن بە شوێنێک دەگوترێت کە بەشێکیان تەواوی فیلمێکی سینەمایی یان تەلەڤیزیۆنی تێدا دروست بکرێت. لۆکیشن یان شوێن جێگایەکە ڕووداوەکانی فیلم تیایدا ڕوودەدەن. شوێن گرنگی تایبەتی هەیە لە ناو سناریۆدا و پاش زەمن لۆکیشن لە دیاریکردنی سکوێنسەکاندا ڕۆڵ دەبینێ.
سناریۆ نووس دەبێت لە سناریۆکەدا لۆکیشن و شوێنی ڕووداوەکان دیاری بکات، شوێنی ناوەوە و دەرەوە دیاری بکات ئاخۆ ڕووداوەکە لە ناو ژووری قوتابخانەیەکە یان لە ناو هۆڵی دادگەیەکە. ئەگەر لۆکیشن لە دەرەوە بێ پێویستە لە ناو سناریۆەکەدا دیاری بکەن کە ئاخۆ سەرشقامی شارێکە یان کۆڵانی ناو گۆندێک. لۆکیشنی ڕووداوەکانی فیلم دەتوانێت وەکو فیلمی کرێچی پۆلانسکی لە ناو شوقەیەکی بچووک بێ لە سووچی شارێکی گەورەی وەکو پاریس یان ڤیلایەکی پانوبەرین و شاهانە بێ وەکو فیلمی جوانی ڕفێنراوی بێرناردۆ بێرتۆلۆچی. شوێن یا لۆکیشن دەتوانێت چەمکێکی گشتگیر بەخۆیەوە بگرێ وەکو سنووری ملی و جوگرافی. لۆکیشنی فیلمێکی ئەمریکی زۆر جیاوازە لەو فیلمەی لە کوردستان بەرهەمدێ. با بینینی پەیکەری ئازادی لە ناو فیلمێکدا دەزانین ڕووداوەکانی ناو فیلمەکە لە ناو ئەمریکا ڕوویداوە. لۆکیشن دەتوانێت پێگە و شوناسی کۆمەڵایەتی و کللتوری فیلمەکەش دیاری بکات. بۆ نمونە ئەو گوندەی فیلمی گای داریوشی مهرجویی تێدا دروستکراوە، کللتور و شوناسی خەڵکی دەڤەرەکەشی تێدا نەمایشکراوە. بەو جۆرە کاشاری نیویۆرک لە فیلمەکانی ڤۆتی ئاڵن لەگەڵ شارێکی نیویۆرکی ناو فیلمی دارودەستەکانی نیویۆرکی مارتین سکۆرزی جیاوازە. جیالەوە لۆکیشن کات و سەردەمی مێژووی فیلمەکانیش ئاشکرا دەکات. هاوکات سیمای شار و گوند و بیناسازی شوێنەکە ئاشکرا دەبێ. بۆ نمونە ڕۆمانی دراکۆلای برام ستۆکر لەلایەن ڤێرنەر هێرستوک و فرانسیس ڤۆرد کۆپۆلا دوو فیلمی جیاوازی لەسەر دروستکراوە. بابینینی فیلمی نۆسێفراتۆی خوێنڕێژی ڤێرنەر هێرستۆک بینەر ئەڵمانیای سەدەی 19هەمی بیردێتەوە، بەڵام بەبینینی فیلمی دراکۆلای برام ستۆکێری کۆپۆلا مرۆڤ شوێن و لۆکیشنی ڕاستەقینەی ڕووداوەکان واتە شاری لەندەن لە بەریتانیا دەبینێ، کەچی هەردوو دەرهێنەر چیرۆکی فیلمەکەیان لە یەک ڕۆمان وەرگرتووە. کڕیوە و بەفری ناو نیوەی مانگی بەهمەنی قوبادی، ڕێگەی یەڵمازگۆنای، ڤۆدکا لیمۆنی هونەرسەلیم، تەنیا لۆکیشنێکی زستانە بۆ نیشاندانی سەرما و سۆڵە نییە، بەڵکو هێمای پاکی، خەم، بێتاوانی و چریکەی خەڵکێکی بێنیشتمانە، وەک چۆن لە فیلمەکانی تارکۆفسکی لۆکیشن بەشێکە لە کەسایەتی و دەروون و ناخی کارەکتەرەکان. شوێن یا لۆکیشن دەتوانێت لە ناو ستەدیۆ یان لە ناو سروشت و شوێنی ڕاستەقینەی ڕووداوەکان بێ. زیاترین فیلمە ئەمریکیەکان لە ناو ستۆدیۆی کۆمپانیا زەبەلاحەکانی هۆلیڤود دروست دەکرێت. ئەو شوێنانە شارۆچکەی سینەمایی لە خۆگرتووە و شوێنە مێژوویەکان و هەر شوێنێک پێویست بکە بە دەستکرد دروستکراوە و گروپی سینەماکار و کامێرامەنەکان ناچار نین لە شوێنە ڕاستەقینەکان فیلمەکان بەرهەم بێن و لە هەموو وەرز و کاتێکدا دەتوانن لەسەر پرۆژەکەیان بەردەوام بن، وەکو فیلمی مێژووی بن هۆر لە دروستکردنی ڤیلیام وایلەر و فیلمی دەفەرمانی سیسیل بلۆندیمیل کە لەسەر ژیانی حەزرەتی موسایە و کۆمپانیای پارامۆنتی ئەمریکی لە ناو ستێدیۆ دروستی کردووە. لە کوردستان بەهۆی نەبوونی شارۆچکەی سینەمایی و ستۆدیۆی مەزن بۆ لۆکیشن، هەرچی لۆکیشنی فیلمە کوردیەکانە لە ناو سروشتدا دروست دەکرێت. شاخ، بەفر، گۆڕەپانی جەنگ، گوند و سنوور زیاترین لۆکیشنی فیلمە سینەماییە کوردیەکانی ساڵانی ڕابردوون. بەڵام لەم ساڵانی دواییدا خەریکە هێدی شار و ژیانی تاکە کەسی ناو ژوورەکانیش دەبێتە لۆکیشنی ناو فیلمە کوردیەکان. بەڵێ کاک پەرویست، زۆر بەلای فیلمی دۆکیومنتەری هاچوویت، بیرێت لە فیلمی فیکشن و داستانی نەکردوتەوانێ کە لە کاتێکە تۆ لە ناو جەرگەی کۆمەڵێک هەم وەک شوێن هەم وەک چیرۆکی زۆر شاراوە، پێدوانیە کە بە گرنگی بزانی کار لەسەرمە بکرێ یاخود نەخێر تۆ خۆت هەر ئەو بابەتەی کە ئیتر فیلمی دۆکیومنتەری دروست بکەیت ماویتەوە؟ لەبەر خاطرەوەی کە بیشتر لەگەڵ حقیقەتە ئاژیم شخصی خودی خۆم و سینەمای دۆکیومنتاری لەگەڵ واقعیەتەکان لەگەڵ حقیقەتێکە کە تۆ تەجروبەت بووە لەگەڵی و لەگەڵ یا ژیاوی، ئەمە ئەتوانێ نۆکتێکی زۆر باش بێ، خەڵکی گرنگ بێ بۆیە کە بتانی تۆ فیلمێکی موفق، فیلمێکی سەرکۆتوو بەرهەم بێنی. و لە نێو ئەو کارانێک کە کردومە دقیقاً خۆم گەیشتم بۆ نەتیجە مۆزۆعی کە انتخاب کراوە بۆم چوون پێشتر لە فەزایەوە مۆزۆعە بووم حەزورم بووە و لەگەڵ یا ارتباطم کردووە پەیوەندیم کردووە و ئەمانە ئەبینم دقیقاً هەر ئەو شتە ئەو هەستە لە نێو لە دوا ڕۆژە لە نێو کارەکە دەرهاتووە. بەداخەوە باتەوەجوبەوەی کە کوردستان بەعام زۆر شتمان ئێمە لە دەست داوە و ئەو کارە ساتانەوە و ئیتفاقانەکە
کەوتووە لە ناو کۆمەلگای ئێمە پرۆسەی زەمانە کولەن کەمڕەنگ و مەحفۆ بوونەسۆ و بیشتر گرنگی بە یەکسری مەسایل درراوە کە ئیسە شاید بێژم نەیانتوانیە لە سەردەمی ئەمڕۆوە قسەی گەلی کورد بکەن منی کورد بکەن وەکو هۆنەرمەندێکە دەغدغەی ئەو شتانمە بووە فرێشتمان لە بیرۆ چوەسەوە ئەلان نسڵی هەر نسڵی حاضر بێرە تۆ لە مەوردی ئاینێکەوە کە سەدان ساڵ لە کوردستانە بووە و ئەتوانێت یەکێ لە بناماکانی هوڤیەتی کوردی بی بۆ منی کورد بینی هیچ شارەزایەکی ئەمە خەسارێکی گەورەیە ڕاستە ئێمە سینەمای دۆکومنتاری تا دەهەی با بڵین دەهەی مەسا هەفتاکان هەتا لە خودی سینەمای ئێرانیشە شتێک بوو فقط سەبتنگاری بوو ئەوەی کە فقط تەرەف ئاهات سەبتیە کرد و شاید بێژم مخاتبی عامیچ مخاتبی خاسیچ یەک بەرداشتی بووم بەڵام بەنا بە جەهانبینی و ئیدۆلۆژیای کە خودی شخصی دەرهێنەر هەسی سەبارەت بە جەهانی هەستی کائنات دەتوانێت لە ناوڕۆکی ئەو فیلمە دواتر جۆرێک چینش بکرێت کە ئەمڕام مخاتبێکی غێرە کورد باشتر بتوانێت لەگەڵ مۆزۆیەکە تۆ هەڵبژاردووە و قسێکە تۆ وەکو دەرهێنەر گەرەکتر لە پشتی ئەم فیلمۆیە ارتباط بگرێت و ئەمە بە نەزەرم یەکێک لە خاڵە گرنگەکانە کە لە سینەمای دۆکومنتاریە مستەنەدا ئەمڕۆ ئەبێ هەمووی ئەو کەسانە کە دەیانەوێت فیلمی مستەنەد ساز بکەن دروست بکەن لە بەرچاوی بگرن. بڵێ تەکنیک و کەرەستە تا چەندێک کاریگەری هەبووە بۆ دروستکردنی فیلمە دۆکومنتەرەکانە. پێم وایە زۆر گرنگ نییە ئەو قەزیە یعنی ئەبزار کەرەسە تەنها وەسیلەیەکە کە ئێمە دەتوانین کاری بێ بکەین بەڵام مهم ئەوەیە کە تۆ ئەو بیر و ئەندیشە کە تۆ لە پشتی لە ذهنیەتی دەرهێنەرە هەیە چۆن بتوانێت خۆی بنوێنێ و لە چه ڕوانگایەک و بتوانێت قەزیە سەبت بکەێت ئەمە مهمە فرێ وەخت ئێمە لە سینەمای دۆکومنتاریە فرێ لە فیلمەهای باش کە حتا لە سینەمای ئێرانە هەمانە بە فیلمێکی بە دووربین کامێرایەکی زۆر بچووک بە هەندیکەمێک سازکراون بەڵام لە ڕەوایەتە دەرهێنەر جۆرێک لەگەڵ ناوڕۆکی مۆزۆ بەرخوردەکەوە لە نەهایەتە لە پایانی فیلمەکە ئەبینین فیلمێکی شاخص و ماندگار لەو کەسە بڵێ پس بە بڕوای من فرە گرنگ نییە ئەوەی کە تۆ لە چه ئەبزار و لە چه کەرەسێک استفا دەکەم گرنگەوەیە کە چی ئەگەڕیتەوە چیە گەڕێتەوە و لەگەڵ چیە تۆ خەریکی بڵێ دواپرسیار ئەمەوێت بەوە کۆتایی پێبێنم سینەمای دۆکومنتەری هەم وەک سینەما هەم وەک دۆکومنتەری تەلەڤیزیۆنی لە چه ئاستێکا ئەبینی لە کوردستان عەرز بێت با تەوەجۆ بەوەی کە ئێمە ئەلان لە کوردستانە ڕەسانە یا تەلەڤیزیۆنمان بەعنازە ئیسە کافی هەیە یعنی هەمانە تەلەڤیزیۆنایەکە لە زۆرمان هەیە بەڵام زۆر جالب ئەوەیە کە حەقیقەت و گەرەک بێت تا ئیسە فیلمێکی دۆکومنتاری کە لەبەر چاو بوو بێت و توانی بێت سەرنج ڕابکێشێ بۆ مخاتبی عام و مخاتبی خاص بەداخەوە نەمان بووە ئیسە ئەمانە خۆب دەرحاڵ علەتەکانی زۆرە یەکی ئەوەی کە ئێمە پێویستمان بەوەیە کە حتمما ئەبێت پاڵپشتێکی باشمان بدێ بۆ ئەوەی کە تۆ بتوانی کارێکی باش و پرۆفشناڵ لە ئاستێکی جاهانیایرا بێ و بتوانێت ئەم کارە هەم لەگەڵ مخاتبی عامە و لەگەڵ مخاتبی خاسە پەیوەندی بگرێت. سینەماکاری کورد بەڕاستی ئایساڵان ئەوە نەبێت کە ئێمە خۆمان کوردین لە تەواو دنیا خەریکە قسە ئەکات یعنی ئەلان لە گرنگترین فستیڤاڵەکانی دنیای خەریکە بەشێک بەناو سینەمای کورد دانرێت کە ئەمە بەڕاستی جگەی شانازیە بۆ ئێمە بەڵام بەداخەوە یعنی تەواو تەمەرکوزی ئێمە فکری ئێمە چوەتە بان سینەمای فیکشن یا سینەمای داستانی یا چێوی و لە بەشی دۆکومنتاریە زۆر زعیف ئەمەڵمان کردووە با تەوەجۆ بەوەی کە هەروە لاوەڵە لە بێدایەت قسەکان و لە خدمەتانە ئەرزم کرد ئێمە لە کوردستانە پتانسیل زۆرە بۆ کارکردن لە بواری فیلمی دۆکومنتاریەوە بەڵام بەداخەوە بەبوون ئەوەی کە یەکی نەبوونی فکرێکی باش ئەندیشەیەکی باش بۆ بەرهەمینانی فیلمێکی دۆکومنتاری نەبووە یان کە سەوادێکی ئاکادمیک نەبووە
لەلایەکی چۆ بەخاتر نەبوونی ئیسا ئەو دەستگا حکومیانە ئەو جێگانەی کە دەتوانن ساپۆرتکان دەرهێنەری کورد فیلمسازی کورد ئەوەیە پێم وا بێت زافێکی گەورەیە کە شخصی خودی خۆم یەکی لەو کەسانم کە بەدەیان دانا ئەلان ئێمە مژارمان هەیە مۆزۆمان هەیە کە نەمانتوانیە بچین بەسەر وەختیەوە و هەروە ماونێتەوە پێم وا بێت دەتوانێت لە مۆلا ئەگەر مقدارێ لا بکرێتەوە بەرەو سیمای دکۆمنت هەم بۆ تەلەڤیزیۆن و هەم بۆ ئەوەی کە تۆ بتوانانی ئەسەرێکی ئارت بەخۆڵقێنی و بتوانێت لە ئاستی جەهانیە قسەی خۆی بکات بە نەزەر من جێگای خاڵیە و ئەبێ لەم بوارە بەڕاستی کار بیشتر بکرێت بە تایبەت تەلەڤیزیۆنە کوردیەکان دەتوانن ساپۆرتکەن کەسایەتی هایەکی باشمانەست لە حوزەی سینەمای دۆکومنتاریە دەتوانن کار بکەن و ئەمانە سینەمایەکی داهاتوو سینەمایەکی ڕەنگینە بەڕای من و سینەمایەکە بەڕاستی دەتوانین ئەو دیپلۆماسیەی فەرهەنگیە کە لە نێوان کورد و گەلانی ترا لە دنیا هەیە ئەتوانین لە تەریقی سینەماوە بەڕاستی ئەوە دروستکەین و خەڵکی لێوە زۆر سپاس خۆشحاڵ بووم کە لەم پرۆگرامەیە ئامادە بووی هیوادارم بتوانین بەرهەمی وا دروستکەین کە جێ بگرێت و هەموو ئەو چیرۆک و ئەو زەحمەتانی کە کەسانی وەکو ئێوە کردوتان و کێشاوتانە بچێتە شوێنی خۆی دووبارە بەخێر بێت. زۆر سپاس مەمنون لایەوەش. خۆشەویستان هاتینە کۆتایی ئەم بەرنامەیەش تا بەرنامەیەکی تر هەر شاد و سەرفراز بن.